ماوەی چەند ڕۆژێکە زیاتر لە 75 دەستگیرکراوی بادینان مانیان لە خواردن و خواردنەوە گرتووە بەهۆی ئەوەی ماوەی زیاتر لە 14 مانگە لە زینداندان و تاکو ئێستا کەیسەکانیان ڕەوانەی دادگان نەکراوە کە سوکاری گیراوانیش هۆشداری دەدەن لەوەی بەهۆی مانگرتنەوە ژیانی زیندانی کراوان لە مەترسیدایە. به پێشەنگیە 5 زیندانی شێلا دزێک و ساڵێک و 3 مەهانەت زیندانێدا بێدادگاه بپارێزەر هەروەسا چەندین زیندانیە دیێت بادینان کو هەنە 5 ساڵانە تێدانە کو بەرپرسین پارتیژی سەربیرۆڕای جیازên navxwe hatîne zîndankirin ev nîşana bêyasayî bi sîstemê û nebîna azadî û dîmokrasiyê ye. Lê jî ev dosye zêdetir dê bi ser Xwedê Partî Demokratîk Kurdistan kevîtin û ev li ser bêdeng nabîn yanî dosyeke nayete vemradin heta ta ke mercime azadbîna evana ye. Ji ber ku evê dosyê zerareka zor bo herêmê hebûye tenanet ji dervey evên ku zîndanê dane gelek xelkê dî jî bin fişar e yanî welat bicêştiye. لای خۆشیەوە یەکێک لە ئەندامانی تیمی پارێزەرانی دۆسیەی زیندانیانی بادینان ڕایدەگەیەنێت ڕێگەیان پێنادرێت لە گرتوخانەکاندا سەردانی زیندانی کراوانی بادینان بکەن و بە دوواداچوون بۆ کەیسەکانیان بکەن دەشڵێت تەنها دۆسیە یەک کەس لەو زیندانیانەی کامانیان گرتووە ڕەوانەی دادگا کراوە و کەیسەکانی دیکە چارە نووسیان دیار نییە. جێری ئەو زانیاریەکەیتمان گەیشتە نزیکەی 75 کەسەچی ئەو 75 کەسە ئەو ینی کامەر 8 ڕێژەکە زیادی کردیا ئەو 75 کەسە تا ئێستا کە چارەنووسیان نادیارە هیچ لایەنێک نایەتە ڕوونکردنەوەی وڵات بێمە هیچ کەسێک ڕێگەمان نادەن من وەکو خۆم ڕێگەم نادرێ بچم بەکالەکەم ببەم تاوەکو پەنجەمۆری پێ بکەم و کاری لەسەر بکەم ئەو کەسانی کە دەچی کراون بە سزادراونەوە تاوەکو ئەوانە جەجیان کراون بەبێ هیچ تا ئێستاکە وەکو تۆمەتی کە ئێمە وەکو یاسایی تەماشاوات هیچ تۆمەتێکی وانە بە مەسەلەندا ساغرێتەوە بەڵام تر ئەو حاڵەتەش وا هەیە دەگیرێ و تۆمەتە بەسا ساغرێتەوە و پارێزەر هاوار دەکا و داواکاری گشتی ئەو شتانە هیچی جێرە ڕاجیرێ و تەنها ئەوەی بەخۆیان دانێ هەر ئەوەیە بە دروستکردنی ڕووداوی جۆر بە جۆر و هێنانە ئارەی قەیرانی یەک لە دوای یەک دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە تایبەت زۆنی زەرد هەوڵی لادانی سەرنجی ڕای گشتیان داوە لەسەر دۆسەی زیندانیانی بادینان بەڵام جارێکی دیکە و بەهۆی ڕاگەیاندنی مانگرتنی زیندانیان دۆسیەکە بۆتەوە بە ڕۆڤی ڕایگشتی و چاوەڕێژ دەکرێت شەپۆلێکی بەرفراوانی ناڕەزایەتی و کاردانەوەی نێوەخۆیی و دەرەچی بە دوای خۆیدا بهێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.